بینەرانی خۆشەویستی بەرنامەی گزینگ سڵاو ئەم کاتە و هەموو کاتێکتان باش دیسانەوە بە ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی گزینگ هاتوونەتە خزمەتان خۆشەویستان هەر لە ڕێگەی ئەم بەرنامەوە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی عەلی و ڕزگار ئەفشاری و سامان نەسیم سێ چالاکی سیاسی کورد کە لە ڕێکەوتی سی ڕێبەندان لەلایەن جەلادانی کۆماری ئیسلامیەوە لەو پەڕی دڕندەییدا ئەعدام کران وەک ستافی بەرنامەی گزینگ خۆمان بە شەرێکی خەمیان دەزانین و ئاواتمان مەرگ و نەمانی کۆماری ئیسلامیە. هەروەک ئاگادارن و لە هەواڵەکاندا هاتووە و لە زۆربەی ماڵپەڕ و هەواڵنێریەکاندا باسکراوە لە ڕۆژانی ڕابردوو گوشارەکان بۆ سەر خوێندکاران و بەگشتی بۆ سەر زانستگا لە ئێران هەر بەردەوامە و هەوڵدان بۆ لە ناوبردن و لەباربردنی ئەگەری بوونی هەر بزوتنەوەیەکی خوێندکاری هەر درێژەی هەیە و بۆتە مۆتەکەی شەوانەی دەسەڵاتداران و کاربەدەستانی حکوومەتی ئیسلامی و دیسانەوە دارەدارەکردنی بزوتنەوە و بزاوتی خوێندکاری لە سەرجەم ئێران و کوردستان بە تایبەتی ئەو ترس و دڵەڕاوکەی لە ناخی ڕژێمدا چاندووە کە بە پێگرتنی بزوتنەوەی خوێندکاری گۆمی مەندی ئێران ڕەنگە شڵەژانی بەسەردا بێت و شەپۆلی ئەم شڵەژانە بە دڵنیاییەوە وەکو ساڵی 57 هەتاوی حکوومەتی مەلاکان لە وشکی ناخات و ئەم شەپۆلە ئەم جارە ڕەنگە بە خنکانی ئەوان و نەقمبوونی نوێنەرانی خوددا لە سەرزەوی کۆتایی پێبێت. هەر بۆیە لە هیچ هەوڵێک بۆ لە ناوبردنی وەها هەڵسانەوەیەک سڵ ناکەن و نیان کردووە. بوونی زەخت و گشار و میلیتاریزەکردنی زانستگا و هەوڵدان بۆ یەکخەتکردنی بیرۆکەی خوێندکاران بەپێی بەرژەوەندی دەسەڵات و بە هەموو ئامرازەکانی بەردەستیان و هەندێک شتی لەم بابەتە پرسگەلێکی جێگای شڕۆڤە و تێڕامانن. بەڵام ئەمانە پرسگەلێکی تازەنین و هەر لە یەکەمین ڕۆژەکانی هاتنە سەرکاری حکوومەتی مەلاکان لە ئێران ئەم ڕەوتە دەستی پێکرد و لەلایەن ئەم ڕژیمەوە کاری بۆ کراوە و بە درێژایی 36 ساڵ دەسەڵاتداری ئەم حکوومەتە زانستگا لە کوشت و بڕ و خوێندکار لە ئامێزی ساردوسڕی بەندیخانە بەدوور نەبووە. سەرەڕای هەموو ئەمانە یەکێکی دیکە لە سیاسەتەکانی کۆماری ئیسلامی هەوڵدان بۆ سڕینەوە و پاکتاوکردن و ئاسمیلەکردنی سەر جەمپێک هاتە ئاینی ئتنیکی و زمانی و هەتا دوایی کە ئەم سیاسەتە لە بەشە جۆراوجۆرەکانی خوێندن لە ئێران ڕەنگی داوەتەوە. ڕێگەنەدان بە خوێندنی خوێندکارانی بەهایی و وەرنەگرتنیان لە زانستگا سەرەڕای هێنانی دەرەجە و پێگەی باش لە تاقیکردنەوەکان نمونەیەکی ئەم سیاسەتەی کۆماری ئیسلامیە. هەڵاواردن لە هەموو جمگەیەکی دەسەڵات و لە وەزارەتی پەروەردەش وەکو جمگەیەکی سەرەکی لەم سیستمە دژەمرۆیە پەیڕەو کراوە و دەکرێت. خوێندکاری کوردیش لەم هەڵاواردنە و جیاوازی دانانەی ئەم ڕژیمە بێبەش نەبووە و بگرە ئەگەر لە هەمووان زیاتر نەبوو بێت کەمتر لە باقی کەمایەتیەکانی دیکەی ئێران چێوی ئەم هەڵاواردن و بربەستانەیان نەخواردووە. هەڵاواردن چییە و بە چ مەبەستێک لە ئێران پەیڕەو دەکرێت؟ مافی کەمایەتیە ئەتنیکی ئاینی کەلتوری و زمانیەکان لە وڵاتە چییە؟ کاریگەری هەڵاواردن بۆ سەرزانست و بەگشتی بۆ سەرگەشەی کۆمەلگا چییە؟ زانستگا لەم نێوەدا چ ڕۆڵ و کاریگەریەکی هەیە؟ بۆ زۆربەی هەڵاواردن و جیاوازیەکان لە زانستگا لە سیستمی بەناوپەروەردە ڕەنگ دەداتەوە. ئەرک و بەرپرسیارەتی خوێندکاران و بزوتنەوەی خوێندکاری لەم هەلومەرجەدا چییە؟ ئەمانە و کۆمەڵێک پرسیاری دیکە بوونە هۆی ئەوەی تەوەری ئەم جارەی بەرنامەکەمان تەرخان بکەین بۆ هەڵاواردن لە سیستمی پەروەردە و کاریگەری نەرێنی لەسەر ڕەوتی زانست و گەشەی کۆمەلگا. هەر لەم پەیوەندیشدا داوامان لە بەڕێز سالار پاشایی چالاکی سیاسی و چالاکی پێشووی خوێندکاری کردووە بۆ ئەوەی لەم بارەوە ڕاو بۆ چوونیان بپرسین. بەڵام سەرەتا وەکو نەریتی هەمیشەی بەرنامەکە گوێبیستی چەند هەواڵێکی خوێندکاری دەبینین و دواتر دەگەڕێنەوە لاتان بۆ درێژەی بەرنامەکە. زیاترکردنی کەشی ئەمنیەتی بۆ سەر خوێندکاران لە زانکۆکانی سنە لە درێژەی گوشارەکان بۆ سەر خوێندکاران و زاڵکردنی کەشی ئەمنیەتی هێزی بەسیج لە زانکۆی سنە گوشار دەخاتە سەر خوێندکارانی کورد تا لەگەڵ ئیتلاعات هاوکاری بکەن. بەپێی هەواڵی مافنیوز هێزەکانی بەسیجی سەر بە حکوومەت لە زانکۆی سنە لە پیلانێکی تازەدا بۆ گوشارخستنە سەر خوێندکارانی کورد هەوڵ دەدەن چالاکانی خوێندکاری و ئەو خوێندکارانەی کە لەگەڵ حیزبە کوردیەکاندا چالاکی سیاسی دەکەن شناسایی بکرێت
وەک لە هەواڵەکە داهاتووە بە خوێندکاران ڕاگەیەندراوە کە ئەو کەسانەی کە هاوکاری هێزەکانی حکوومەتی بکات مۆڵەتنامەی چالاکی فەرهەنگیان پێدەدرێت. ئیدارەی ئیتلاعات هێزی بەسیجی خۆی وەڕێخستووە ئەو خوێندکارانەی کە لەگەڵ ئۆپۆزیسیۆن هاوکاری و چالاکی سیاسی دەکەن شناسایی و ڕادستی ئیتلاعاتیان بکات. هێزەکانی کۆماری ئیسلامی هەرجارە و بە بیان و یەک گۆشار دەخەنە سەر خوێندکارانی کورد و ڕۆشنبیران و چالاکانی خوێندکاری بۆ هاوکاریکردن لەگەڵ حکوومەت. هەروەها لە ئەگەری هاوکاری نەکردن لەگەڵ حکوومەت چالاکانی خوێندکاری لەگەڵ بێبەشبوون لە خوێندن و دەست بەسەر بوون بەرەو ڕوودەبنەوە. خوێندکارێکی کچ لە مەهاباد بەهۆی ئاڵای کوردستانەوە دەست بەسەر کرا. خوێندکارێکی کچ لەلایەن بەشی ئاسایشی زانکۆکەیەوە دەست بەسەر کرا و دواتر ڕەوانەی ناوەندەمنیەکانی شاری مەهاباد کرا. باس بڵاوی کردوێتەوە ڕۆژی پێنجشەمماسی ڕەبەندان خوێندکارێکی کچی خەڵکی ناوچەی شاماتی شاری مەهاباد لەلایەن بەشی ئاسایشی زانکۆکەیەوە بانگ کراوە و دواتر ڕەوانەی ناوەندە ئەمنیەکان کراوە. ئەو کچە ناوی ساناز قەمەریە و تەمەنی 25 ساڵە. باس لەوە دەکرێت ساناز وێنەیەکی ئاڵای کوردستانی لەسەر لاپتۆپەکەی داناوە و بەم هۆیەوە دەستگا ئەمنیەکان لێکۆڵینەوەی لەگەڵدا دەکەن. ئەو کچە ماوەی 3 ساڵە خوێندکاری زانکۆی ئازادی شاری میاندواوە و سەرڕای بە دووادەچوونی بنەماڵەکەی تا ئێستا هیچ زانیاریەک لەبارەی چارەنووسی لە بەردەستدا نییە. سەرچاوەی هەواڵەکە باسی لەوە کردووەکە پێشترش خوێندکارێکی دیکەی کوردی خەڵکی مەهاباد بەهۆی کێشانەوەی نەخشە و ئاڵای کوردستان بە فتوشاپ سزادراوە. ماوەیەک پێش ئێستش خاوەنی کارگەیەکی شیرەمەنی لە شاری ورمێ بەهۆی دروستکردن و نەخشاندنی کەیکێک بە شێوەی ئاڵای کوردستان لەلایەن هێز ئەمنیەکانەوە دەست بەسەر کرابوو. ڕووخانی دیواری قوتابخانەیەک 15 قوتابی بریندار دەکات. بەهۆی ڕووخانی دیوارێکی 10 متری قوتابخانەیەک لە ناوچەی عەزیمیەی شاری کەرەج لە ئێران 15 قوتابی کوڕ بریندار بوون. هێرانە بڵاوی کردوێتەوە دیواری ئەو قوتابخانەیە ماوەیەکی زۆر بووە دەرزی بردووە بەڵام بەهۆی کەمتەرخەمی بەرپرسانەوە چاک نەکراوە و سەرنجام بەسەر 15 قوتابیدا ڕووخاوە و بەتوندی بریندار بوون و پۆلی قوتابخانەکەشی ڕووخاندووە. ئەو قوتابخانەیە 250 قوتابی هەبووە. ساڵانە ڕووداوی داڕووخانی دیوار و ئاگر تێبەربوونی پۆلەکان بەهۆی خراپی کوورەکان لە قوتابخانەکانی ئێران ڕوودەدەن. 2 ساڵ لەمە و پێش لە گوندی شیناوەی شاری پیران شاریش کوورەی پۆلەکە ئاگری گرت و نزیک بە 30 قوتابی کورد بریندار و 7 کەسیان ڕێژەی سوتانەکەیان زۆر بوو کە ئێستاش بە تەواوەتی نەشتەرگەریان بۆ نەکراوە و قەرەبوون نەکراونەتەوە و 2 کەسیشیان لە ئەنجامدا بەهۆی زۆری سوتانەکەیانەوە گیانیان لەدەستدا. کانونی سۆما بڕوانامە بۆ دەرچوانی خولەکەی پێشکەش دەکات. بەوتەی بەرپرسی کانونی شێعر و کورتە چیرۆکی سۆما 40 کەس لە شارۆمەندانی کورد پاش تێپەڕکردنی خولی بارهێنان بە زمانی کوردی بڕوانامەیان لەو بوارەدا پێدەبەخشرێت. بەپێی هەواڵێکی شنۆباس عومەر محەممەدی بەرپرسی کانونی شێعر و کورتە چیرۆکی سۆما ڕاگەیاند لە پوشپەڕی ساڵی 92 هەتاوی ئەم کارگایە لە بەشی شێعر و کورتە چیرۆکدا لە 3 ئاسدا ڕاهێنانی نووسین، خەتی لاتین و عەرەبی، خوێندن و بارهێنانی زمانی کوردی دەستی داوەتە چالاکی و تا ئێستاکە 40 کەس لەو بەشداربووانە کە لەم ئاستەدا خوێندنیان تەواو کردووە بڕوانامەیان پێبەخشراوە. عومەر محەممەدی هەروەها لە درێژەدا وتی لە شوێنی سازدانی پۆلەکان سەرەڕای ڕاهێنانی زمانی کوردی کارگای باس و لێکۆڵینەوەی شێعری کلاسیک و نوێ و ناسینی قاڵبی شێعری کوردی بەڕێوە چووە و شێعری شاعرانی وەکو مامۆستا هێمن، هەژار، گۆران، خانە، سوارە ئێلخانیزادە دراوەتە بەرباس و لێکۆڵینەوە. دەرکردنی سزای 1 ساڵ زیندان بۆ چالاکێکی خوێندکاری کورد. چالاکێکی خوێندکاری کورد لە مەهاباد لەلایەن دادگای ئینقلابی شاری مەهاباد حکمی 1 ساڵ زیندانی بۆ بڕایەوە. بەپێی هەواڵی کەمپەینی بەرگری لە بەندکراوانی سیاسی و مەدەنی ئاسۆ عەزیزی چالاکی خوێندکاری کورد و خەڵکی مەهاباد
کە پێشووتر و لە ڕێکەوتی هەژدەی سەرماوەزی ساڵی 93 هەتاوی لەلایەن هێزە لەباس شەخسیەکانەوە دەست بەسەر و پاش 26 ڕۆژمانەوە لە ئیسلاعات بە بارمتەی 200 ملیۆن تمەنی بە شێوەی کاتی ئازادکرابوو. هەواڵەکان باز لەوە دەکەن کە 1 ساڵ زیندانی لەلایەن لقیەکی دادگای ئینقلابی شاری مەهاباد بۆ بڕاوەتەوە. وەک پێشووتریش بڵاوکرابووەوە هێزە لەباس شەخسیەکان ڕێکەوتی هەژدەی سەرماوەزی 1393 هەتاوی هێرشیان کردە سەر شوێنی کارەکەی ئاسۆ عەزیزی چالاکی خوێندکاری و سەرەڕای دەست بەسەربوونی خۆی دەستیان گرت بەسەر کەلوپەلە شەخسیەکانی وەکو لاپتۆپ و هەندێک لە کتێبەکانی. ئاسۆ عەزیزی چالاکی خوێندکاری کورد ڕۆژی دووشەممە ڕێکەوتی 27 ڕێبەندان لە لقیەکی دادگای ئینقلابی شاری مەهاباد سزای 1 ساڵ زیندانی بەسەردا سەپا. سەرچاوەی هەواڵەکە هەروەها ئاشکرای کردووەکە ئاسۆ عەزیزی خوێندکاری زانستە سیاسیەکانی زانکۆی پەیامنووری مەهاباد و یەکێک لە چالاکانی ژینگەی سەوزە و هەروەها یەکێک لە چالاکانی کەمپەینی کوبانی تەنهانیست لە شاری مەهاباد بووە و ڕۆڵی کۆکردنەوەی یارمەتی بۆ ئاوارەکانی شنگاڵ و کۆبانی لە ئەستۆ بووە. لە سمینارێکدا ڕێز لە مامۆستای فیداکاری مەریوانی گیرا. بە بەشداری مامۆستایان و قوتابیانی کورد سمیناری سەربڵندی هەتاهەتایی بە ئامانجی ڕێزلێنان لە مامۆستای کوردی خەڵکی شاری مەریوان بەڕێوەچوو. بەپێی راپۆرتی هەواڵنێریە نێوخۆیەکان ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی 30 ڕێبەندان بە مەبەستی ڕێزلێنان لە عەلی محەممەدیان مامۆستای کوردی خەڵکی شاری مەریوان سمینارێک لەژێر ناوی سەربڵندی هەتاهەتایی بە بەشداری بەرپرسان و مامۆستایان و قوتابیانی کوردی مەریوانی لەو شارە بەڕێوەچوو. لەو سمینارەدا بەرپرسی ئیدارەی پەروەردە و بارهێنانی مەریوان ڕێزی لەو هەڵوێستەی عەلی محەممەدیان گرت و سەبارەت بە ڕۆڵ و کاریگەری مامۆستا لە کۆمەڵگەدا چەند وتەیەکی پێشکەش کرد. عەبدولحەمید فەرەجی ڕایگەیاند ئەو هەڵوێستەی محەممەد عەلی محەممەدیان نمونەیەکی هەرەبەرز بوو کە پێگەی مەزنی مامۆستای پیشاندا. لە بەشێکی دیکەی ئەو سمینارەدا حامد بەهرامی بەڕێوەبەری سمینارەکە ڕایگەیاند ئەم سمینارە بە هاوکاری گروپی پەروەردەی ئیدارەی پەروەردەی مەریوان بەڕێوەچووە و بەم بۆنەوە 78 بەرهەم بە ناوەڕۆکی مامۆستای لە خۆبردوو و فیداکاری مەریوانی گەیشتوونەتە سمینارەکە و لە نێوان ئەو بەرهەمانەدا 35 بەرهەم ڕەوانەی بەڕێوەبەرایەتی سمینار کراون. عەبدولحەمید فەرەجی ڕایگەیاند ئەو هەڵوێستەی محەممەد عەلی محەممەدیان نمونەیەکی هەرەبەرز بوو کە پێگەی مەزنی مامۆستای پیشاندا. لە درێژەی سمینارەکەدا چەند قوتابیەک بە خوێندنەوەی وتار ڕێزیان لەو مامۆستا کوردە گرت و هەروەها چەند پارچە شێعرێکیشیان لە وەسفی ئەو مامۆستایەدا پێشکەش کرد. لە کۆتایی ئەو سمینارەدا محەممەد عەلی محەممەدیان بە پێدانی لەوحی ڕێزلێنان ڕێزی لێگیرا و ناوبراو ئەو هەڵوێستەی خۆی لە ڕاستای بە پراکتیککردنی ئەرکی ئینسانی و مامۆستایەتی خۆی لە قەڵەم داوە. محەممەد عەلی محەممەدیان مامۆستای قۆناغی دووەمی سەرەتایی قوتابخانەی شێخ شەڵتوتی مەریوان ماوەیەک لەمەوبەر بە نیشانەی هاودەردی دەربڕین لەگەڵ قوتابیەکی بەناوی ماهان کە تووشی شێرپەنجات بوو قژی خۆی تاشی. ئەو هەوڵا کە دواتر لەژێر ناوی سەری من و ماهانی ئازیز بە قژی سەر حەساسە ناوی دەرکرد و دەنگدانەوە و ڕنگدانەوەی بەربڵاوی لێکەوتەوە. بڕینەوەی حکمی زیندان بۆ خوێندکارێکی کورد. حکمی زیندانیکردنی خوێندکارێکی خەڵکی شاری مەریوان لە دادگای پێداچوونەوەی سنا پێشڕاستکراوەتەوە. بە پێی هەواڵی هەواڵنێریە نێوخۆیەکان دادگای پێداچوونەوەی سنا حکمی 1 ساڵ زیندانی تازیری فەرهاد شەفیعزادەی تەئید کردوێتەوە. فەرهاد شەفیعزادە خوێندکاری ڕشتەی فەلسەفەی زانکۆی تەورێز ڕێکەوتی 20 گەلاوێژ لە مەریوان بە تۆمەتی تێکدانی نەزمی گشتی و ڕەخنە لە کەسایەتی سیاسیەکانی ئێران لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کرا. فەرهاد شەفیعزادە خوێندکاری ڕشتەی فەلسەفەی زانکۆی تەورێزە. ئەو خوێندکارە کوردە دوایەوەی کە بە شێوەی کاتی ئازاد کرا لەلایەن دادگای ئینقلابی مەریوانەوە 1 ساڵ حکمی زیندانیکردنی بۆ بڕابوویەوە. ئەو خوێندکارە کوردە کە ئەندامی شورای ناوەندی کانونی فەرهەنگی کۆمەڵایەتی زاگرۆس و ئەندامی دەستەی نووسەرانی بڵاڤۆکی خوێندکاریە لەلایەن حراسەتی زانکۆی تەورێزەوە بە 2 ترم بێبەریکردن لە خوێندن حکم دراوە.
ئێستاش وەکو یەکەمین پرسیار لە میوانی بەڕێزی بەرنامە سەرەتا دەپرسین کە هەڵاواردن چییە و هۆکاری پەیڕەوکردنی لەلایەن کۆماری ئیسلامی یان حکوومەت گەلێکی هاوشێوەی ئەم حکوومەتە چییە و بە چ مەبەستێکە؟ بەشی ئەوڵی پرسیارەکە بە ڕای من هەڵاواردن هەموو ئەو سیاسەتانەی کە لە فەلسەفە و ئایدۆلۆژیەکی دیاریکراوە سەرچاوە ئەگرێ کە مەجای بەرابەر بۆ جیاوازیەکان چ لە ڕووی پەیڕەوانی ئاینێکی جیاواز چ بۆ کەسانێک کە سەر بەنەتەوە و ئەقلیەتای ئێتنیکی جیاوازن یا سەر بە طبقات و ئەقشاری مختلفی جیاوازن یا لە ڕووی جنسیەتیەوە بۆ نمونە لە نێوان ژنان و پیاوان و هەموو ئەو جیاوازیانەی کە لە کۆمەڵگای زیندوی مرۆڤایەتیان مەوجودن ئەو سیاسەتانی کە ئەم مەجالە بەرابرە بۆ بەشداری یا بۆ سەلماندنی مافیان لە بەرچاو ناگرێ و بەڕسمی نایناسێ بەڕای من ئەمە عبارەتە لە تەبعیز و هەڵاواردن کە ئەتوانێت ئیدئۆلۆژی جیاوازی لە پشت بێ وە لێرەیە لەم نمونە لە بەشی دووەمی پرسیارەکە بۆ جمهوری ئیسلامی لە ڕاستیە فەلسفەی ئەساسیەکەی یا بنەما و فکریەکەی گەڕێتەوە بۆ ئایدۆلۆژی ئیسلامی سیاسی شاخەیەکی معەن بە ناوی ئەسنا عەشەری شیعی ئەسنا عەشەری کە ئەساسەن لە 36 ساڵی ڕابردووە بنەمای فکری و بنەچەی ئایدۆلۆژیکی هەڵاواردنی داناوە لە هەموو بوارەکانە جملە لە نظامی ئاموزشی و سیستمی ئاموزش لە ئێرانە کە ئامانجەکەشیت طبعاً ڕۆشنە قەراعەتێکی مشخص لە تربیەتکردن و ئافراندنی ئینسانێک فەردیەتەکەی فەردیەتێکی ئیسلامیە و یا مەسەلەن شێوەیینەکەی کاراکتێرەکەی کاراکتێرێکی مشخصە کە لە قاڵب و چوارچێوەیەکی معەنی ئایدۆلۆژیکی ئیسلامی سیاسی بە تەمایە لەو مەخەکە بدرێ و بە هەر حاڵ لەو چوارچێوەیە قاڵب بکرێت. کاریگەری هەڵاواردن لە هەموو بوارەکان و شێوەگەلی خۆیدا بۆ سەر زانست و بۆ سەر زانستگا و بەگشتی بۆ سەر کۆمەلگا لە داهاتوودا چییە؟ وەڵا ئەوەی جارێکە ئەوەی بەرهەمی 36 ساڵی ڕابردووە ئەوەی ڕووی داوە کاریگەریەکانی لە ڕاستیدا کارەگاریەکایەکی شاید ئەغراق نەکەین ئەگەر بڵین کارەساتبار بووە لە هەموو بوارێکە بۆ وێنە لە نظامی ئاموزشی ئێرانە چ بەنسبەتی مەذهب و ئاینە جیاوازەکان چ بەنسبەتی ئەقلیەتای قەومی و ملی چ بەنسبەتی ژنانەوە و چ بەنسبەتی هەموو بوارەکانی تر و جیاوازیەکانی تری ناو کۆمەڵگا طبعاً هەمووی دژ بە نظامی ئاموزشیەکی بەرابەر بووە لەسەر زانستگایش ئەس جملەکە وەکو جزئێک لە کولیەتی نظامی ئاموزشی ئێران کولن هەمووی دواکەوتوری زۆرتر یا مەسەن ئاسیب و خەسارێکی بێوێنەی چ لە باری ڕەوانی و چ لە باری ئاموزشی و لەسەر سیستمی ئاموزش و لەسەر ئەو ئەفرادەی کە بەشدارن لەژێر ئەم سیستمەیە بەتەمان دانش و زانستی خۆیان ببەرنەسەر و تاسیرات و کاریگەریکی کارەساتباری بۆ بەجێهێشتووە و ئەم تاسیرات و کاریگەریەش و هەموو ئەم سیاسەتانی کە سەرچاوەگرتوو لە فەلسەفەی ئیسلامی سیاسی شیعی ئەسنا عەشەریە لە ڕاستیە دژی زانشتە و متۆدۆلۆژیەکی متۆدێکی غیرە زانستیە لە دنیاە لەگەڵ هەموو ستانداردە جیهانیەکانی نظامی ئاموزشیە دژوازی و تەناقوزی هەیە بە شێوەیەکی زۆر پارادۆکسیکاڵ ئێمە دەرەنجامەکانی ئەبینین و بێگومان لە داهاتوویشە هەڕەشەیەکی گەورەیە بۆ ئەوەی نەهێڵێ بە تەواوی زانستگا ببێ بە مەکۆی بەرهەمهێنانی کەسانێکی خوێندەوار و پێگەیشت و متەخەسس لە بوارە جیاوازەکانە و بۆ بردنەسەرەوەی ئاستی عەلمی و ئەوەی ئێرانیش و سیستمی ئاموزشی ئێران و لەوانە زانستگەش لەگەڵ ستانداردەکانی جیهانیە یەک بێتەوە بە شێوەیەکی تەواو مۆدێرنیزە بکرێەوە لەگەڵ هەموو دنیای مۆرە پێشکەوتووی مرۆڤایەت سەردەمی مۆدێرنی ئەمڕۆیە یەک بگرێت بێگومان زەنجی خەتەرێکی گەورەیە بۆ داهاتوویش کاریگەری ئەم سیستمە دژەزان تا ڕادێکی زۆر بەناڵم بەتەواوی بەڵام تا ڕادێکی زۆر ئەم زاڵبوونی فەلسەفەیینە بەڕستی بڕیوە لە ئەوەی بەتەواوی تەکوین و پویایی و جێکەوتوویەکی مۆدێرن و عیلمی بەخۆی ئێمە زۆرتر شاهدی خەسار و ئاسیب و ئەواقب و پەیامەتایەکی زۆر زۆر منفین ئەگەر مراجعات بە ئامار و ئەرقامیش بکرێت لەم بابەتەوە و ئەمەش دیارە هێما و نیشانەکانی وەزەنجی خەتەرێکە بۆ داهاتوویش کە کاریگەریەکانی زۆرتر منفی هەتا مثبەت.
بەڕای جەنابتان جیاوازیدانان لە نێوان خوێندکاران بەهۆی ئاین نتەوە هزر زمانیان کەلتوری جیاواز هەوڵێک نییە بۆ لە یەکدابچڕانی زنجیرەی لێگرێدراوی بزوتنەوە گەلی خوێندکاری لە ئەگەری دروستبوونی لە داهاتوودا ئەمە ڕێگە خۆشکردنێک بۆ ئەو کاتە نییە بەڕای ئێوە؟ بەڵێ من پێم وە بێ جمهوری ئیسلامی و سیستمی حاکم هەموو تەلاشی خۆی کە لە تەبعیز و ئینکاری هەموو جیاوازیەکانی هۆویەتی مەذهبی زمانی ئتنیکی لەناو و فەرهەنگی لەناو جامعەی فرە چەشنی فرە ئەقەلیەتی فرە نەتەوەی فرە زمانی فرە فەرهەنگی ئێرانیە ناکۆمەلگای ئێرانە لە ڕاستیدا لە حەوزەی دانشگای شامل پێم وە بێ ڕنگدانەوەکانی کامڵەن منفیەوە بێجگە لەوەی هەوێ کەماکان ئیسرار بکات لەسەر زمانێکی تاقانە نەتەوەیەکی تاقانە و هۆڤیەتێکی کاذب و درۆینی تاقانە دروستکردن لە حەوزەی عەلم و لەو شوێنانەیە کە خوێندکار سەرقاڵی پەروەردە و ماریهێنانە یا لەژێر سیستەمیان قەراری گرتووە لە ڕاستیدا لەپاڵ ئەوەیشا هەموو هەوڵێک ئەدرێک لە سۆنگەی ئەمنیەتیەوە لە سۆنگەی سەرکوت و کۆنتترۆڵی دانشگاوە لە هەموو بوارێکەوە بە بەهانەهای جیاواز بۆ ئیسلامیزەکردنی زانستگایش ئەوان هەوڵەدەن تەفرەقە و جیاوازی دروستکەن لە بین بزوتنەوەی خوێندکاری لە بین هەموو ئەو حرەکەتی ئاعترازیانەی کە لە دانشگا سەرهەڵای خۆتان ئەزانن لە مێژووی مۆدێرنی ئێرانە لە 60 ساڵی ڕابردوو بەردەوام زانستگا مەکۆی سەرهەڵدانی بیری ئازادی خوازی یەکسانی خوازی و ڕادیکالیزم بووە دژ بە سیستەمی دیکتاتۆری حاکم ئێستا ئەمە قاڵبی چوارچێ حاڵەتی پاشایەتی بوو بێ یا شێوە ئیسلامیەکەی بوو بێ بەهەرحاڵ دانشگا هەمیشە ئەو شوێنە بووە کە پێش هەموو شوێنێ پێش زۆر ئەخشار و تری کۆمەڵگا واکۆنیشی ئاعترازی خۆی پیشانداوە بۆیە هەمیشە سیستم ترسی هەیە لەوەی کە ئیتحادێ دروست بێ لە نێوان بزوتنەوە حرەکەتە جیاوازەکانی بزوتنەوەی خوێندکاریە دانشگاکان یا دانیشتجویانی سەر بە ئەقەلیەت‌های ملی و نەتەوەیی یا ئاینی جیاواز کە ئەمان خواستەکانیان بەتایبەت خواستە سنفیەکانیان کە نقطەی ئیشتراک و ئیتحادیان یەک بکەوێ زۆر لەمە نگەرانە هەمیشەوە بەردەوام هەوڵی داوە بۆچی نائیمکانی ئەوەیە بەرحاڵێکی لە سیاستای ئاگاهانە هەمیشە ئیجادی تەفرەقەیە لە ڕێگەی تەبعیزیشەوە لە ڕێگەی ئەوەیە کە هەمیشە دانیشتجویانی ئیسلامی یا بەسیجی دانیشتجویی ئەوانەی کە دانیشتجووە بە گومان بە تعریفی ئەوان دانیشتجووە باشەکانن هەمیشە داردەسێک بووە بۆ تەفرەقە و بۆ سەرکوبی ناو دانشگایش ئێمە کەماکانی سێش ئەیبینین لە کۆمیتای حراسەتی دانشگا لە بەسیجی دانیشتجووی لەمانە کەماکان بۆ تەفرەقە و لەدانی ئیتحادی نێو دانیشتجویان و لە ڕێگەی تەبعیزیشۆ هەوڵیان داوە کە ئەمە سەر نەگرێوە زۆر جاریش سەرکەوتوو بوون بەڵام هەرحاڵ دەسەڵاتش ئەبزاری زۆری بەدەستۆیە بۆ کۆنتترۆلکردن و بۆ تەوازەکردنی بجووتنەوەی خوێندکاری و حرەکەتی دانیشتجویان لە بزەنگاهای تاریخیە لە پندپی سیاسیەکانی ئێران وەکو مەسەلەن گرمانجی 78 وەکو ساڵی 88 مەسەلەن وەکو هەموو تەجروبەکانی ڕابردوو کە ئێمە توانین نمونەی لێبێنین. وەکو دوایان پرسیار کاک سالار بەڕای ئێوە خوێندکاران و بزوتنەوەی خوێندکاری لەم هەلومەرجەدا بەکردەوە بۆ دژایەتیکردنی ئەم سیاسەتە دەبێت چه هەڵوێستێکیان هەبێت و ئایا لە ڕاستیدا و بە واقعبینانە دەتوانن کاریگەریەک لەسەر ئەم سیاسەتەی ڕژیم دابنێن؟ ئاشکرایە کە بەشێوەڵی پرسیارەکە هەڵوێستێک غیرەزەوەی لە ڕوانگەی قسانەوە کە تایسەکرا هەڵوێستێک غیرەز هەڵوێستێکی ئازادی خوازانە هەڵوێستێک کە دژ بە سیستم لە سەردەمی خەفەقانیشە ئەوێستێتەوە و حازرە تا ڕادەیەکیش هەزینە بدا بۆی بەرامبەر بە سیاسەتی تەبعیز بەرامبەر بە سیاسەتی هەڵاواردن کە مۆزوعی ئەسڵی ئەم بەرنامەیە لە حاڵی حازرە یا بەرامبەر بە هەموو ئەو پێشێلکاریانەی کە لەسەر مافی خوێندکاران بەڕێوە ئەچێ و تەبعیزە گەورانەی کە لە ئارادایە غیرز ئەوە پێم وایە چاوەڕوانێکی تر ناکرێت بۆیە باشترین هەڵوێست کەماکان درێژەدان بە خەباتی بزوتنەوەی خوێندکاری و هەوڵ بۆ زیندووکردنەوەی ئەم خەباتەیە کە لە چەند ساڵی ڕابردووە بە تایبەت دوای ساڵی 88 بە تەواوی تا ڕادێکی زۆر سیستم چوزام هەوڵی سەرکوتی داوە
بێدەنگی کردوە ئێستا دەنگهایەکە بیستە لە مانگەکانی ڕابردووایە دووبارە جۆرە کەستانەوە لە بازێ لە دانشگاکانە ئەبیسترێت کە پێویستە ئەمە زۆر بەهێز بکرێت و دووبارە ببێ بە مەوجێ یا شەپۆرێکی گەورە لە حرکەتی ئاعترازی لەسەر مەواردی مشخصیە لەسەر و سیاستە تەبەیز هەڵاواردنانەی تەبەیز و هەڵاواردنانەی کە هەیە و پێم وابێ کاریگەری زۆریشی هەبێ ئەگەر بەشی دومی پرسیارەکە کاریگەریەکی بێوێنێ لەبەرەوەی زۆر جار دومانە ئەگەر دانشگا یا ئەگەر مەسەلەن دانشگا گەورەکان ئاعترازی هەمە ئەنجام کردووە پایەهای چوزانم دەوڵەتیان هێناوەتە لەرزین لە بەرامبەر جیهانی یا لە بەرامبەر جامعەیە بۆیە پێم وابێ زۆر زۆر کاریگەرەوە کەماکان خوێندکاران و بزنەوەی خوێندکاری ئەتوانێت پێشەنگی سیاسەتی ڕزگاری خوازانە سیاسەتی ڕادیکاڵ ئازادی خوازانە بێ کە لەسەر ماف و ئازادیەکانی خۆی یاهی خەڵک یا ئەقشار و کۆمەڵایەتیەکانی تریش ئەتوانێت پێداگری بکە بێ بەدەنجی ئەوانیش. زۆر سپاسی کاکسالاری پاشایی دەکەین کە میوانی ئەم جارەی بەرنامەکەمان بوو هەروەها سپاسی بێپایانی ئێوەی خۆشەویست دەکەن کە تا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان بوون. بەڕێزان بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەم جارشمان هیوادارین جێگەی ڕەزامەندی ئێوەی بەڕێز بوو بێت تا بەرنمەیەکی دیکە و گزینگێکی دیکە هەر شاد و بەختەوەر بن و ماڵاوە.